پرۆژەی دەنگەکانمان لەگەڵ ڕێکخراوی پاو بە هاوکاری چەند گروپێکی خۆبەخشی ڕۆژنامەنووسی لە ماوەی ڕابردووە ئیشمان لەسەر تونوتیژی دژ بە ژنان لە سۆسیال میدیا کرد. ڕاپرسیەکمان ئەنجامما بۆ ماوەی یەک مانگ تێیدا فۆرم بوو و چاوپێکەوتن بوو بۆ ئەوەی بزانین ڕۆژی ژنان لە ناو سۆسیال میدیایە چۆنە. چاوپێکەوتنەکان زیاتر ژنانی ڕۆژنامەنووس و چالاکوان بوون. بەشێکی تریشی تایە کە ئەوانەی کە کاریگەرن لە سۆسیال میدیا و ئامادەبوونیان هەیە، ئەوانەی کە کۆمنتیان بۆ دێ کە دەربڕینی سێکسیتیایە لە کۆمنتە بە ناوی دیاریکرا و بە ڕسمی دیاریکرا و ڕێژەی 162 تا 62 لەو کەسانی بەشداریان کردووە ڕێژەکە ژنان باس ئەوەکەن کە لە کۆمنتەکانی سۆسیال میدیا ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی ئەبنەوە. زۆر جار وێنە دزین و یاخود هاکردن و بە شێوازێکی تر بەکارهێنرابێت. ئەو کچانی لە ناو سۆسیال میدیان ئەکتیڤن باس لەوە کە 159یان ڕوبەڕووی ئەو حاڵەتە بوونەتەوە کە هەوڵی هاکردنی ئەکاونتەکانیان دراوە، هەوڵی دزینی وێنەکانیان دراوە و بە شێوازێکی تر بەکارهێنراوە. ئەو شتێکی تر هەیە کە بەداخەوە کچانی ئێمە لە کاتی بەکارهێنانە هەست بە ئارامی ناکەن کەمە ڕێژەی 152 باسەوەکەم تا ڕادەیە کەس بە ئارامی ئەەکەن. بۆیە زۆربیان لە دۆخێکی سەخت و لە دۆخێکی دەروون ئارامان لە بەرەوەی کە سۆسیال میدیا بۆتە سەکۆیەکی تر بۆ پێشێلکردنی مافەکانیان بۆ هەراسانکردنیان. زۆر جار کەیسی وا هەیە ڕوبەڕووی هەڕەشە و تونوتیژی زۆر بۆتەوە، پێشەلکاری زۆر بەرامبەر کراوە. ئەوەی وای کردووە ئەم ئامارانە بەم ڕێژەیە بێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە کوردستان هێشتا هیچ دەستگا و دامەزراوەیەک بە شێوازێکی چڕ بە شێوازێکی جددی نەهاتۆتە سەرخەت لەوەی کە ئەو کەیسانی کە کچان ڕوبەڕووی بێتەوە بۆیان چارەسەر بکە.